سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ بەو هیوایەم زۆر باش من. ئەمڕۆ زۆر دڵخۆشم لە بەرنمەیەکی نوێی ڕۆژانەی زیتەڵە بەیەوەی ئازی شادەمەوە. ئەم ڕۆژ هاتووین بۆ باخچەیەکی ئازیزی شاری سلێمانی. هاتووین لەگەڵە مناڵە عەزیزانەیە بەرنمەیەکی زۆر جوانتان پێشکەش بکەین. ئەو باخچەیەش باخچەی هەڵاڵەیە. بابینە لای مناڵەکانی هاوڕێم بزانم خۆیان ئامادە کردووە بۆی بەرنامەکە بکەین. مناڵەکان چۆنن؟ باشن؟ من ئەمڕۆ زۆر دڵخۆشم کە هاتم بۆ باخچەکەتان. بینیم باخچەکەتان زۆر خۆشە، ئێوە زۆر جوان خۆتان گۆڕیوە، خۆتان ئامادە کردووە بۆی بەرنمەیەکی جوان بکەین بێکەوە. هەر بشین ئەدی چەپڵێکی خایم بۆ خۆتان لێبەن. ئافرین. ئێستا حەزەکەن یەکێک بێمەلاتان و خۆتان بناسێن باوڕێکانمان؟ زۆر باشە. ئەمڕۆ دوو گروپمان ئامادەیە، گروپی سێو لەگەڵ گروپی پرتەقاڵ. با جارێ بچینە لای گروپی پرتەقاڵ. گروپی پرتەقاڵ خۆ بناسێنم بزانم ناوە چییە؟ ناوم مینایە. مینە جان باوکە ناوی چییە؟ هەردی. مینا لە چه ژوورێکی؟ ناز تۆش وەکو گوڵی ناز جوانی وایە؟ ئافرین. ئەبێ پاک و خاوێنیشبی هەمیشە. دەست خۆش مایکەکە بە بە هاوڕێکەی تەنیشتێ. نام ئاسایە. ئاسا کێ؟ گۆران. ئاسا گۆران. ئاسا تۆ لە چه ژوورێکی؟ وەنەوشە. وەنەوشە. ئەیگیان بۆ نیشی وەکو گوڵی وەنەوشە خۆشە. ئافرین. منە خۆشەوێ؟ بەڵێ. منیش یەک دنیا تۆم خۆشەوێ. دەست خۆش مایکەکە بە باوڕێکەی تەنیشتێ. چۆنی؟ باشم. ئەی تۆ ناوت چییە؟ ناوم ئامێزە. ئامێز. یەک چەپڵەی قایم بۆ ئامێز. ئافرین ئامێزیان. ئەجا با بچینە لای گروپە جوانەکەی سێو. ئادی ئێوەش خۆتان بناسێن. ئەم هاوڕێی یەکەمم ناوی چییە؟ ئۆلاف یونس. کێ؟ ئۆلاف یونس. ئۆلاف یونس. ئۆلافیان لە چه ژوورێکی؟ وەنەوشە. وەنەوشە. ئافرین. یەک چەپڵی قایم بۆ ئۆلاف. مایکەکە بە باوڕێکەی تەنیشتێ. ئەی تۆ چۆنی؟ باشم. ناوت چییە؟ لاوەند. تۆ لە چه ژوورێکی؟ وەنەوشە. تۆش لە ژووری وەنەوشەی. هاوڕەکان نەخۆشەوێ لە ژووری وەنەوشە؟ بەڵێ. کامیانە زۆر خۆشەوێ؟ هەر هەمویان. ئافرین. ئەبێ هەر هەمویانە وەکو یەک خۆش بێ وایە؟ ئافرین لاوەندجان. چەپڵێ بۆ کاکە لاوەند. لاوەند مایکەکە بە باوڕێکی تەنیشتێ. ئەی تۆ ناوت چییە؟ نازیادگار. نازیادگار. ئافرین نازگیان. لە چه ژوورێکی؟ پەپولە. ئەی پەپولەی باڵنەخشین وەرە پێکەوە بفرین. حەزەکەی بۆ چۆ بفرین؟ بۆ سەر گوڵەکان وایە؟ ئەوە بۆنی گوڵەکانەکەین. ئەی گیان کە خۆشە. یەک چەپڵی قایم بۆ دادەناس. ئافرین. مناڵەکان ئێستا ئێمە دەسەکەین بە پرسیارەکانمان، دواتریش ئەچینە لای یاریەکانمان. باشە؟ بزانم خۆتان ئامادە کردووە بۆ ئەوەی ئەمڕۆ بەرنامە جوانەکەمان لەگەڵ ئێوەی عەزیز پێشکەشکەین؟ باشە کەواتە دەسەکەین بە پرسیارەکان. بە پرسیاری یەکەم لە گروپی سێەوە دەست پێ بکەین. ئۆلافیان مایکەکە بگرە بە دەستەوە. ئۆلاف بەڵێ. ساڵێک چەند وەرزە؟ 4 وەرز. وایە بڕیان؟ تەواوە. یەک چەپڵی قایم بۆ ئۆلافیان. دەست خۆش با بچینە لای گروپی پرتەقاڵ. گروپی پرتەقاڵ مینا مایکەکە بگرە بە دەستەوە. مینا ئادی ناوی مانگەکانی وەرزی پاییز چییە؟ شەڕاڵێسە. گەڵارێسە. سەرماوەرز. سەرماوەرز. بەفرەباری. بەفرانبار. بەفرانبار. ئافرین. یەک چەپڵە بۆ دادەمینە. دەست خۆش با بچینە لای گروپی پرتەقاڵ. گروپی پرتەقاڵ ئامێزگیان تۆ ناوی مانگەکانی وەرزی پاییزمان پێ بڵێ. ڕازبەر. گەڵارێزان. سەرماوەرز. ئەبێ جلی چۆن لە بەرکەین لە سەرماوەرزە؟ سەرماوەرز ئەبێ جلی ئەفێنەکە بکەین. نا جلی گەرم چووکە ساردە وایە؟ ئافرین. چەپڵێ بۆ دادامێز. با بڕێنەوە لای گروپی سێو. کاکە لاوەند. بەڵێ. چۆنی؟ باشم. لاوەندیان ئادەی سوودێکی بارانبارینمان پێ بڵێ. باران سوودی چییە؟
ئەومان بۆ زۆرەکە. ئەومان بۆ زۆرەکە. ئافرین. باشە ئەگەر ئاو نەبێ ئێمە ئەتوانین خۆما بشۆین؟ ئەتوانین دەموچاوما بشۆین؟ کەواتە نابێ ئاویش بە فیڕۆبین وایە؟ یەک چەپڵی قایم بۆ کاکە لاوەند. با بچینەوە لای گروپی پرتەقاڵ. ئاساگیان ئادی پێم بڵێ ڕۆژی بارانبارین ئاسمان چۆنە؟ هەور. هەورە چونکە لە هەورەکانەوە چیەتە خوارەوە؟ باران. ئافرین چەپڵێکی قایم بۆ. ئاسا دەست خۆش. ئەدی کێتوانێ گۆرانیەکم بۆ بڵێ باسی بارانکە؟ ئەدی مایکەکە بگرە بەدەستەوە گۆرانیەکەم بۆ بڵێ. بارانە بارێ لە شار و لادێ هەمی پڕبوو لە باران بم بۆ ئەم بارانە. بارانە بارێ لە شار و لادێ بووە لە باران ئەم هەموو بارانە. بارانە بارێ لە شار و لادێ ئێ ئەی ئافرین چەپڵێکی قایمی بۆ لێمان. دەستان خۆش. هاوڕێیان یاریەکی خۆش بکەین بێکەوە. با بچینە لای یاری ڕێخستنی ڕەنگ و تۆپەکان. ئێستا با لە گروپی پرتەقاڵ مینا بێتە ئێرە. مینا جاوەرە ئێرە. لە گروپی سێویش نازیگیان وەرە ئێرە. ئامادەن دەستکەین بە یاریەکەمان؟ یەک دوو سێ دەست پێ بکەن. ئافرین. دەی چەپڵەیان بۆ لێبن. نازی مینا نازی مینا نازی مینا نازی مینا بەیان دەی نازی مینا مینا نازی مینا دەی ئافرین بەردەوام بن. هەر بشی دەی نازی مینا نازی دەی بەردەوام بن. نازی مینا نازی دەی ئافرین. وەرنەوە جێگاکانی خۆتان. دەست خۆش. هەردووکتان زۆر باش بوون. یاریەکەتان زۆر باش کرد. بەڵام مینا لە نازی خێراتر بوو وایە؟ یەک چەپڵی قایم بۆ خۆتان. دەستان خۆش. ئەنجا ئێستا دەسەکەینەوە بە پرسیارەکانمان. با بچینە لای گروپی سێ و نازی گیان. ئەدەی ئەتوانی ژمارەکانم بۆ ببژێری هەتا دە؟ بەڕیزبەندی؟ دەی فەرموو. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 21 22 23 24 25 26 27 28 22 29 ئافرین. هەر بژی منەتان دەموت. بەڵام ئەو زۆر زیاتری ون. یان چەپڵێک قایم بۆ نازیکیان. دەست خۆش. ئافرین. با بچینە لای گروپی پرتەقاڵ بۆ لای مینای هاوڕێم. مینا لەم دوو ئاژەڵە کامیان خێراترن؟ شێر یان کیسەڵ؟ شێر. باشە تو شێرە بینیوە؟ باشە شێر لە ئاوا ئەژیان لە دەشتا؟ لە دەشتا. یەک چەپڵێک قایم بۆ میناکیان. ئافرین. هەر بشی با بچینە لای گروپی سێ و پرسیارێ لە لاوەند بکەم. لاوەند مایکەکە بگرە بەدەستەوە. ئەدی پێم بڵێ سێ گۆشە چەند لای هەیە؟ سێ لای. یەکێک لە سەرەوە یەکێک لە خوارەوە لای ڕاست یەکێکیش لە خوارەوە لای چەپ. با بچینە لای ئاسا چوار گۆشە چەند لای هەیە؟ چوار لا. ئافرین ناوەکەی خۆی بەخۆیەوەیتی. چوار گۆشە یعنی چوار لای هەیە وایە؟ هەر بشی یەک چەپڵی قایم بۆ ئاساگیان. دەست خۆش. با بچینە لای یاری ڕێخستنی شێوەندازەیەکان. بۆ یاری ڕێخستنی شێوە ئەندازەیەکان دوو هاوڕێمان هەڵەبژێرین. لە گروپی سێ و ئۆلافیان وەرە ئێرە. لە گروپی پرتەقاڵیش ئامێزگیان وەرە لای ئۆلاف. کەوتم سێ دەست پێکەین. باشە ئامادەن؟ یەک
2 3 ئامێس ئۆلاف ئامێس ئۆلاف ئامێس ئۆلاف ئامێس ئۆلاف ئامێس دەی ئافرین ئامێس ئۆلاف ئامێس ئامێس ئۆلاف ئامێس ئۆلاف دەی ئافرین خێراکە ئامێس ئۆلاف مێس ئۆلاف دەی هەنیان بە دەی ئافرین دەی خێراکەن ئامێس ئۆلاف ئامێس ئۆلاف ئامێس ئۆلاف ئامێس ئامێس ئۆلاف ئامێس ئۆلاف ئافرین دەستان خۆش هەردوو گروپەکە زۆر باش بوون بەڵام ئۆلاف کەمێک خێراتر بوو لە ئامێس یەک چەپڵی قایمیان بۆ لێبەر دەست خۆش بچنەوە جێگاکانی خۆتان ئێساش ئەچینەوە لای پرسیارەکان با ئێستا بچمەوە لای گروپی پرتەقاڵ پرسیارێک لە ئامێس بکەم ئامێزیان بەڵێ وشەیەکم پێ بڵێ پیتی بیتیابێ پیتی بێ باران باران ئەی ئافرین پاریس بارین چیتر بەرنامە بەرمامە باخچە ئەمانە هەمووی پیتی بێیانتیایە ئافرین یەک چەپڵی قایم بۆ ئامێزیان ئامێس بەڵێ ئەی گۆرانی ئەزانی گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ ئادی گۆرانێکم بۆ بڵێ باران ئەبارێ نا باران ناگۆرانی وەرزشەکەم بۆ بڵێ هیزبێن یەک و دوو واتێنجی هەموو ڕێ هەموو تەسە سەرەوە هێی وەرە بەرەوە هێی تەسە سەرەوە هێی وەرە بەرەوە هێی باچەم بۆ چەچەن هێی دیپیکەن هەمان باچەم بۆ بۆ چەچەن سەرچان دیپیکەن هەمان بۆ ئەولا هەکوو پاپولا لا بۆ ئەولا وەکو پەپولا هەکوو پاپولا ئەی ئافرین دەست خۆش ئامێزیان هەر بشی بە قوربان یەک چەپڵی قایم بۆ ئامێزیان با بچین بۆ لای ئۆلافی هاوڕێم ئۆلاف بەڵێ با پرسیارێکیش لە تۆ بکەم وشەیەکم پێ بڵێ پیتی تیابێت تێ دەرزە دەرزە ئافرین چیتر تارە تارە شاتوو شاتوو ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ ئۆلافیان ئۆلاف بەڵێ ئەی باشە باخچەکەتان ناوی چی بوو؟ باخچەی مناڵانی هەڵاڵە هەڵاڵە گۆرانی ئەزانی بەسەر باخچەکەتانە بەڵێ ئادی گۆرانێکم بۆ بڵێ باخچە ماڵی ملاڵان ناومان ناوە هەڵاڵان باخچە ماڵی ملاڵان ناومان ناوە هەڵاڵان ئێمە هەڵاڵی گوڵین شیرین و لەبەر دڵین ئێمە هەراڵی گوڵین شیرین و لەبەر دڵین شیرین و لەبەر دڵین ئەی ئافرین بەڕاستی شیرینن یەک چەپڵی قایم بۆ ئۆلافیان با بچینەوە لای گروپی پرتەقاڵ میناجیان بەڵێ ئادەی پێم بڵێ چەند جۆر خێزانمانەیە هێزانی دەورە و هێزانی بشووت ئافرین خێزانی بچووک واتە دوو جۆر خێزانمانەیە یەک چەپڵی قایم بۆ میناجیان دەست خۆش با بچینە لای گروپی سێو بۆ لای نازیگیان نازی ئادی خێزانی بچووک لەکێ پێک دێ دایک و باوک چێتر خوشک و برا دایک و باوک و خوشک و برا ئافرین یەک چەپڵی قایم بۆ نازیکیان دەست خۆش ئێساش ئەچینە لای یاری ژمارەکان بۆم یاریەشمان دوو هاوڕێڵە بژێرین لە گروپی سێو لاوەند جان وەرێرە لە گروپی پرتەقاڵیش ئاسا گیان ئاسا وەرێرە کەوتم سێ دەست بە یاریەکاکەین باشە ئامادەن یەک دوو سێ ئاسا لاوەند ئاسا لاوەند ئاسا لاوەند
لاون آسا لاون دي آسا عفري دي خيرك لاون آسا لاون آسا دي خيرة عفرين دي بردوام بتوش لاون دەستا خۆش هەردووکتان یاریەکەتان زۆر باش کرد بەڵام گروپی سێ و کەمێ خێراتر بوون لە گروپی پرتەقاڵ یەک چەپڵی قایم بۆ هەردووکیان ئافرین چنەوە جێگاکانی خۆتان دەستا خۆش ئێستاش ئەچینەوە لای پرسیارەکان لاوەت با پرسیارێک لە تۆ بکەم یاسایەکی ژوورم پێ بڵێ چی؟ یاساکانی ژوورە خوێندووەوە نییە؟ ئەدی یاسایەکم پێ بڵێ کاتێوە ئاساکەم قسەی وەکرد ئەبێ گوێی لێ بگرم کە مامۆسا قسەی کرد ئەبێ گوێ بگری چیتر؟ ئەبێ پاک و خاوێنی ژوورەکە بپارێزین وایە؟ وایە نابێت کە لوپەلەکانی بشکێنین وایە؟ وایە ئەفەرین یەک چەپڵی قایم بۆ کاکە لاوان با بچینە لای گروپی پرتەقاڵ کە خۆشە پرتەقاڵ ئاسا گیان مافێکی مناڵانم پێ بڵێ مافمێ ناسنامەمە بێ ئەی ئافرین مافم هەیە ناسنامەی تایبەت بە خۆم هەبێ یەک چەپڵی قایم بۆ ئاساگیان با کۆتا پرسیارمان لە ئۆلاف بکەین ئۆلاف بەڵێ ئاڵای کوردستان چەند ڕەنگە؟ چوار ڕەنگە ئافرین ئۆلاف بەڵێ ئەزانی گۆرانێکم بۆ بڵێ؟ بەڵێ ئادی گۆرانێکم بۆ بڵێ گۆرانیەکم بۆ بڵێ بەسەر ژوورەکەی خۆتانە من ومۆنەوشم ناوە بۆ نەبەخشم بەم ناوە نازنازە هاوڕێ باخچم هاوڕێ پەپولە و خونچەم ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ ئۆلاف دەست خۆش با بچینەوە لای گروپی پرتەقاڵ بۆ لای ئامێسیان ئامێس خۆری ناو ئاڵای کوردستان چەند تیشکە؟ 21 تیشکە ئەی ئافرین چەپڵێکی قایم بۆ ئامێسیان مناڵەکان بەرنامەکەمان خۆش بوو یاریەکانیشمان زۆر خۆش بوو وایە؟ من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم کە هاتم بۆ باخچەیە لاڵە بەو هیوایە کە ئاوا بەردەوام جۆڕایڵی مامۆساکانتان بن بۆ ئەوەی زانیاری زۆر باش وەرگرن من لێرەیە بەجێتان نێڵم چونکە کاتمان نەما ئەبێ خۆمان ئامادەکەین بۆ باخچەیەکی تر و قوتابخانەیەکی تر بۆیە بەرنامەکەمان لێرە کۆتاییەت هەتا بەرنامەیەکی تری ڕۆژانەی زیتەڵە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز